میوانه کمی هجای برئیس دکتر الی ابو عون مامۆستای زانینگەها سنت جوزيف و اندام بلند جبات آسایش آینی روما او لجهه کوربندی لدوهکت گلمه دکتر هم بخیر بین بو کوربندی آسایش و اشتیار و شلاط نوین لدوهکی ایدی گلو دی چارچوبه او گوهارتنین کنها رو شلاط نوین تعداد در باز به تو زانی جف دوره که گرمه بردام گوهارتنین دراماتیکی و داینامیکی جلوه دوری چه دبن کواتا گلو دی چارچوبه کوربندی دا هین چی بیجن چه راوشه دی هلسنگینه بەڵێ پێم وایە ئەم کۆربەندی ئاشتی و ئاسایشی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەلایەن زانکۆی ئەمریکی کوردستان لە دهۆک ئەنجام دەدرێت ڕێک دەخرێت شتێکی زۆر گرنگە لە چەند ساڵی ڕابردوو بینیمان کە و دەبینین چەندین ئاڵنگاری ناوچەکە ڕوویداوە و دەبینین ئێستاش شەڕی نێوان ئیسرائیل و حماس ڕوودەدا دەکرێت مەترسی هەبێت بۆ ئەوەی شەڕەکە فراوان بێت و بێتە شەڕێکی هەرێمی و یەکێک و ئەم کۆبوونەوەی ئەم بەرپرسانە لێرەدا لە ناوچەکە گرنگ دەبێت و کەسانی بڕیاردە لێرە لەم کۆربەندە کۆ دەبنەوە ئەمە ساتێکی زۆر گرنگە بۆ ئەوەی ئەم گروپانە ئەم گروپە کەسانە گفتوگۆی لەسەر داینامیک و ئەو بابەتانە بکەن کە چۆن دەکرێت ئەم کێشانە کەم بکرێنەوە. ولی دکتر کو تگوتی رو شلاطان نوین دکمه که پرسگیری کارا در باز به انجبیل نکن عراق خوشی در روشه که هستیار دایه حتی وگا و روشه که بنجهنیه پیکاتین سرکین عراقی بجداریه که کنکریتینی نج چاوتیا شارس اداره کردن روشه عراق هشتا پرسگیری کن حریم بغداد چاره سر نبونه کو ریکارن دستوری و یاسایجی بوهاتن دستی شان کرن که آتا دو چارچوبه وی قربانی دا گلو تا چند آخفتین تینه کرن ده بنا نخشاره بو چاوتیا اداره کردن و روشه بەڵێ هەموو ئەو شتانەی کە تۆ ئاماژت پێدان ئەمانە کێشن لە عێراقدا بەشێکن لە گرژیەکان لە ناوچەکە هەندێکیان بوونەتە دەرەنجامی ئەو کێشەیەن کە ئێستا لە غەزە ئەم ئاڵنگەریانن کە لە غەزە ڕوودەدان وەک دەبینێت کە چەندین هێرشی درۆنی کراوەتە سەر بنکە سەربازیەکان لە ناوچەکە هەموو ئەمانە دەرەنجامی ئەو شەڕ و ئاڵۆزیانەی لە غەزە ڕوودەدەن عێراقیش وەکو یەکێک لە وڵاتانی دیکە ناکرێت پەراوێز بخرێت لە داینامیکی و ئەو کێشانەی کە لە ناوچەکەدا ڕوودەدان و ئەم پەیوەندیانەی دەکرێت پەیوەندیەکانی نێوان هەولێر و بەغدا عێراق بەهێزتر بکات سەقامدی گیر بکات و دەکرێت کێشەکان چارەسەر بکرێت و دەرەنجامی ئەرێنی لە سەر کێشەکان هەبێت. من پێم وایە عێراق وڵاتێکی گرنگە لە ناوچەکە بوونی ئەم کۆربەندانە کە لە دهۆک ئەنجام دەدرێت و لە هەرێمی کوردستان بوونی ئەم کۆربەندانە گرنگە وەک دەبینن کە ئێستا هەرێمی کوردستان یەکێکە لە ناوچە ئارامەکان یەکێکە لە ئارامترین ناوچەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و من پێم وایە بێدامانە گرنگ دەبن. بله وکتا گوتی پیوندین هریما کردستان بغداد که صاحبین باندوریه که ارینیه به اتون حال دهو که بدویا دهو که جانیا دهو که تدید اوه چارم قربان دجی بگمان دهو که بره و دچلزان که امریکی کردستان دچارچوب قربان دان دا بحث گلک پرزگیری کان کریه نخشاره بو چات که چاره سر که نا پرزگیری که اساسی عراق دست نشان کرنه بدید ناته تا چان گیرن که بر پرس وکل بر چاو گیرن بەڵێ من پێم وایە کۆربەندەکە بۆ ئەوە نییە کە کێشەکان چارەسەر بکرێت بەڵکو پلاتفۆرمێکە بۆ ئەوەی گفتوگۆی تێدا بکرێت و بەخۆشحاڵیەوە کە بڕیاردەران لە بەغدا و لە هەولێر لە کۆربەندەکەدا بەشدار دەبن ئەمە دەکرێت گفتوگۆی ڕاستەوخۆ لە نێوان هەردوو لایەندا هەردوو حکوومەتدا ئەنجام بدرێت و لە ڕێگەی کەناڵەکانی پەیوەندیکردنەوە پێکەوە گفتوگۆکان ڕوبەڕوو ئەنجام دەدرێت و دەکرێت ئەم کۆربەندە بێتە هۆی ئەوەی کە پێشنیاز بکرێت بۆ چارەسەرکردنی کێشەکان.
بله اكرت بحث غزه كان شارك ولا غزه هي در هاوشتن شر غزه هي والعراق بيجومان جروبا كشكدار هي بنافي مقاومه اسلامي ارمانجن امريكا بدرونان ديك اماج عراق بخوا كومه كبرزجري كنافخين جدي هناك وحتى فيجا بيجي حتى روشا امنيه عراقنا بنجي روشا ابورينا بنجي يا كومالاتي يا سياسي جيش روشا كجلك هسكارو ظلميه كاتا جلو تاشان جرينجا تشافي عراق سر روشا بخبيد ندر هاوشتا روشا كدنيا يا هريمي بيت بەڵێ بۆ هەر هاوڵاتیەکی عێراقی چەندین کاری لە پێشینە هەن کە دەکرێت چارەسەر بکرێن و سەرنجیان بخرێتە سەر بەڵام بەداخەوە عێراق وەک وڵاتێکی دیکەی ناوچەکە لەلایەن ئێرانەوە بەکاردەهێنرێت لەلایەن ئەو میلیشیانەی کە لە ناوچەکەدا هەن لە وڵاتەکەدا هەن ئەم پەیامانەی کە دكتور دخل لبورين فدا من بيت امي بتسر في برساوين بيشاتك هنوكي هي قالك سباس الدكتور الي ابو عون مع مصايزان سان جوزيف وعندما بلند جبات سيشو او ايني روما